لە وڵاتانی ئەفریقیا بە تایبەتی ئەزانم مناڵەکانیان چۆن فێرەکەن. مناڵەکانیان فێرەکەن ئەڵێ مەدرسەکەی من 20 ساڵە ئاگرەکەی نەکوژاوەتەوە. زانانی یعنی چی؟ یعنی 20 ساڵە لەبەر ئاگر شەو دەرس دەخوێنن چۆڵ نەبووە هەتاوەکو ئاگرەکەیان بکوژێتەوە. ئەڵێن جاوە چیە؟ من 50 ساڵ ئاگرەکەم نەکوژاوەتەوە. من لە قوتابیانم بینیوە قورئانەکە ئەخوێنێ، قورئانەکەی لەبەرە، غەڵەت ناکا، ناگەڕێتەوە سەری، وڕێنەشکا قورئانە خوێنێ، لە بەنجی شابێک و خۆی قورئانەکە ئەخوێنێ. ئەموو محەممەدیەوە چۆن فێریم قورئانە بوون؟ ئەی کاکتۆرێم ئەمان نووسیەوە، دوای ئەمان سڕیەوە، دوای ئەمان نووسیەوە، دوای ئەمان سڕیەوە، هەتاوەکو لەبەرمانە کرد. ئەوەمان لەبەرە کرد بەجێمانێش بۆ شوێنی تر بەیانێکی مڕاجعەی کۆن و تازەکەمانە کرد و هەموو بەسەریەکەوە. وتم باشە تۆ بناوە محەممەدی سانیە. هەین چی محەممەدی سانی؟ وتی کاکتۆر باوکم 12 کوڕی هەیە، قوبوڵی نەکردووە کەسیان غەیری محەممەد لاو نێ بنێ. من محەممەدی سانیم ڕقەم 2ەکەم، هەمووشمان قورئانمان لەبەرە.